زۆر جار بەشێک لە کەسایەتی هەرە دیارەکانی جیهان بە تایبەتی لەو کەسانی کە سیاسین ئەبینین کە کتێب یاخۆتەواوی ئەو بیرەوەریانی کە خۆیان هەیەە جارێکی تر ئەینووسنەوە دیارم بابەتانە هەر لە کۆنەوە بوونیان هەیە تەنانەت لە بڵێ نزیکەی هەزاران ساڵ بەر لە ئێستەوە بەشێک لەو فەیلسوف و کەسە هەرە دیارانی کە مێژوش تاوەکو ئێستا ئایان نووسێتەوە بێگومان تەواوی ئەو بیر و هزرانی ئەوانی جارێکتر لە ڕێ نووسین و کتێبەکانەوە توانراوە بگا بە ئێمە یارێکێک لەو کەسایەتی هەرە دیارانی مێژوو کە ئەویش مارکۆس ئۆرلیۆسە یەکێکە لە فەرمانڕەوە هەرە دیارەکانی جیهان کە یەکێکە لەو 5 ئیمپراتۆری کە بێگومان بە باشیەکانی لە ڕۆما ناسراوە دیارە مارکۆ ئۆریۆسگە لەوەی کە یەکێک بۆ لە ئیمپراتۆ هەرە دیارەکانی ڕۆما و لەگەڵ هەمومانش یەکێک بۆ لە نووسەر و لە فەیلسوفە هەرە دیارەکان و چەندین کتێبی زۆر تایبەت و ناوازەی هێو دیارە مێژوو بە شێوازێکی زۆر جوان باسیەکان لە ئێستا کتێبی تێڕامانەکان کە یەکێکە لە کتێبە هەرە دیارەکانی ئەم ئیمپراتۆرە یاخۆ بڵێن ئەم نووسەرە دیارەی ڕۆما دیارە جارێکی تر وەرەگەڕێتە سەر زمانی کوردی و بە خۆشحاڵیەوە پێشکەش بە کتێبخانەی کوردی ئەکرێت ئەم پەرتووکە زادەی تێڕامانەکانی یەکێک لە بەناوبانگترین فەیلسوفەکانی فەلسەفەی ڕەواقی و تەرخانە بۆ بابەت و ئارەشە بنەڕەتیەکانی ژیانی مرۆیی مارکۆ ئۆرلیۆس لەم بەرهەمە کلاسیکێدا لە دیدێکی خۆپشکنەرانەوە خوێنەر ئاشنای ئەو تێگەشتن و ڕوونبینیانە دەکات کە لە تێڕامان و لە بابەتەکانی وەکو سنوورداریەکانی ژیانی مرۆڤ و ناجێگیری و نابەردەوامی هەبوون و ڕەنج و ئازار و یاسای عەقلانی و زاڵ بەسەر هەبووەکان و کار و کردەوەی دروست لە ژیاندا بەدەستی هێناوە مارکۆس ئۆرلیۆس یەکێکە لەو 5 ئیمپراتۆرەی کە بە 5 ئیمپراتۆرە باشەکەی ڕۆما ناسراون و ڕۆڵێکی ئێجگار دیاری هەبووە لە بەرقەراربوونی ئاشتی لەگەڵ هۆزە جێرمانیەکان کە ماوەیەکی زۆر لە جەنگدا بوون کتێبەکە لەلایەن وەرگێر دانا مەحموودەوە وەرگێڕاوەتە سەر زمانی کوردی